باخچەی ئاژەڵانی لەندەن هەرگیز ئەوەندە چۆڵەوانی بەخۆ نەدیوە لەوەتی ئەم پەتایە ڤایرۆسی کۆرۆنا پەیدا بووە ئاژەڵەکانیش ئەوەندە سەردانیکە نابینن جگە لەو کاربەندانەی ڕۆژانە خزمەتیانەکە. لە ڕاستیدا ساڵی 2020 پڕ بوو لە ئاڵنگێری لە مێژووی 200 ساڵی ڕابردوودا. بۆ زیاتر لە 18 هەفتە باخچەکەمان داخست، زیانی بە میلیۆنان جونەیهی سەرلینیمان لێکەوتووە. بۆ ئەم باخچەی ئاژەڵانە و کارمەندەکانی فرسەتێکی باشە بۆ زیادکردنی ئاژەڵەکانیان و بە فریاچوونی ئەو ئاژەڵانەش کە لە جیهاندا بەرەو لە ناوچوون دەچن. ئاژەڵی زۆر جوان و سەرنجڕاکێشمان هەن، هین وێشمان بۆ زیادکردوون. سەرەتای داخستنی بوو 2 بێچووی سەگی ئاوی بە بەچکەی زەرافە لەدایک بوون. هەروەها پێشوازیمان لە پڵنگێکی دانیمارکی کردووە و بەشێکن لە پاراستنی لە ناونەچوونی ئاژەڵان لە جیهاندا. لە بەریتانیا داخستنێکی نوێ بەهۆی دروستبوونی نەوەیەکی دی ڤایرۆسی کۆرۆنا کاریگەرەکانی لە باز نایەن. بەپێی ئاماری خۆمان 18,000 ئاژەڵمان هەیە. گرنگی پێدان و هەژمارکردنیان ئاسان نییە، بەتایبەتی ئاژەڵە وردەکان. ڤایرۆسێک هەموو شتی مرۆڤەکانی سنوردار کردووە، چ جای ئەو ئاژەڵانەش لە بری ژینگە سروشتەکەی خۆیان لە باخچەیەکی ئاژەڵانی چۆڵدان. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.